خی گەورەگە بەس بیفەرمایە حەلالن بەس خواردنەکەت پاک بێ کەواتە من بەس گرنگەوەی گۆشتی بەراز نەخۆم گرنگەوەی عرەق نەخۆم چونکە حرامەکان بە پەنجەی دەست دەژمێردێن ئەوانەی کە خوا قەدەغەی کردوون مردارەوە بوو نەخۆم ئاژەڵی سەرنەبراو نەخۆم ئاژەڵێک بە نەخۆشی مرد بێ و گیانی لە دەستدابێن نەیخۆم کە میکڕۆباویە و پیسە بەس ئەوانە نەخۆم نە دەبێت تەیبیش بێ وەکەوەی گۆشتی بەرخە حەڵاڵە شەربەتی پاک و پوخت و حەڵاڵە مادەیەکی پاک و پوخت و حەڵاڵە نانێکی حەڵاڵە نانی گەنمە ئەبێت تەیب بێ نانەکەت حەڵاڵ بێ ئەمجا تەیبیش بێ لەگەڵیا تەیب یعنی چی بەڕێزان یعنی دزی نەبێ ئەینە تو بچی بەرخێک بدزی خۆ گۆشت بەرازم نەخواردەوە خۆ گۆشتی بەرە حەڵاڵە خۆ گۆشتی گوێرەکە حەڵاڵە خۆ گۆشتی ماسی حەڵاڵە بەڵام ئەگە دزی بۆ ئەوە تەیب نییە ئەبێت نانەکە حەڵاڵ بێ خواردنەکەت هەروەها تەیب بێ دزی نەبێ ئەبێ بەغەش و فێڵ و قۆڵبڕین بەدەستن نەهێنابێ ئەبێ میراتی حرام نەبێ فێڵت لە خوشک و براکانن نەکرد بێ باوکو دایکت لە ژیانان هێشتا هەرمویان لەسەر جەنابەت تاپۆ کردو ئەوانیشی لێ مەحروم کردووە و ئەچی عومرەی بۆ لەسەر دەکەی وەڵڵا لەخوا بەزیابێت لە ژیانما پاروی حرام نەخواردەوە وەڵڵا برام خواردووتە وەڵڵی هەر کەسێک سەیری ماڵی خۆی کە ئەوەی لە باوکو دایکتەوە بۆت بەجێماوە دوای مردنیان بە یەکسانی ئەوەی کە یەکسانی و دادپەروەری ئەوەی کە شەریعەت دایناوە ئەوەی شەریعەتی خوای پەروەردگار لە شەریعەتەکەیدا هاتووە لە قورئاندا هەر هەموو میرات دابەش کراوە لەوە زیاترت بەرکەوت لە خوشکێکت لە برایەکت کە خوا بۆی داناوی وەڵڵاهی تەواوی ماڵەکەت حرام دەبێ ئێتر حەز دەکەی با سفرەکەت بە عومری خۆی عەرەقی نەبینی بێ با بە حیاتی گۆشت بەراز و گۆشتی پیس مردارەوە بوون نەخوار بێ گۆشتی کەو بخۆی و ئاسک بخۆی و مەڕ بخۆی و مانگا بخۆی هەمووی حرامە چونکە تەیب نییە چونکە ماڵی خوشک و براکانتی پێوەیە بە ناڕەوا داژیرت کردووە لە ڕێی میراتێکی حرامەوە ئەبێ پارەی بندیوار نەبێ موچەیەکت هەیە بەڵام بەبێەوەی هیچ ڕەنجێکت دابێ حیزب بۆی بڕیەوە خزم و حەسەب و نەسەب بۆیان تەدبیر کردووی بۆی دەنجێک کۆ بکەیتەوە پێی ئێتر ئەم موچەیە کە کاری لە پێناودا ناکەی هیچ ڕەنجێکت خەباتێکت بۆ نەکردووە هیچ بەرهەمێکت پێشکەش بە خۆت و خاک و خەڵک نەکردووە خوا پێی ناڕازیە و شەریعەت نەهی لێ کردووە ئەو موچە بندیوارەش وەڵڵاهی براشیر نەکەم هەرچەند نانەکە نانی گەنم بێ و حەڵاڵ بێ بەڵام شەربەتەکەت و ماستاوەکەت و دوێەکەت وەکو عەرەق حرامە چونکە تەیب نییە بۆیە ئەگەر دەتەوێت لە سەرە مەرگە فریشتە بڵێ ئەی کەسە پاکەکە پێویستە خواردنەکەت هەم حەڵاڵ بێ لەو شتانە نەبێت کە شەریعەت قورئان نەهی لێ کردووە حرامی کردووە هەروەها وەکو حەڵاڵە لە بنچینەدا تەیبیش بێ بە پاک و پوختی و مافی ڕەوای خۆت بەدەستت هێنابێ ڕەنجت لە پێناوادا بێ مافی کەسی پێوە نەبێ یا سعد ئەطیب مەطعەمەکە تەکون مستەجاب الدعوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سعدی فەرموو با خواردنەکەت پاک و پوخت بێ دڵنیا بە دوعاکانت لای خوای پەروەردگار گیرا و قبوڵ کراون